ئەڤیناسۆ بەنێنی هاوسەرگیری کردووە لەگەڵ کێ چۆتە ئەم پرۆسەیەوە هاوسەرەکەی کووردە یان تورک لە کۆتایی بێدەنگی شکان دەبین وە قسەی کرد باسی چی کرد بۆچی ئەڤین هەموو کاتێک تۆمەتبار دەکرێت بەوەی ئەو دەستپێکی باڵای هەبوو لە بەرهەمهێنانی چە مۆدێل و چە مێکاپ ئارتیستەکان لە کوردستان دووبارە دەگەڕێتەوە ئامادەکاری بۆچی دەکا وەچ پرۆژەیەکی لە بندەستە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. ئەستێرەی دیاری کورد ئەڤین ئاسۆ ئەو ئافرەتەی ڤێرژنی شاشۆ تیڤیەکانی کوردی گۆڕی و پرۆگرامی جیاوازی هێنا نێو خەڵکەوە وەروەها دەربارەی ئەو خاتونە خەڵکێکی باش بە شێوازێکی زۆر پۆزەتیڤ سەیری دەکەن دەڵێن لە بوارێکەوە خەڵکی هۆشار کردەوە وە بەشێکی تر بە نێگەتیڤ دەیبینن دەڵێن هۆکاری سەرچاوی بڵاوبوونەوەی مۆدێل و شاجوانە لە کوردستان. ئایا ئەم قسانە ڕاستە؟ ئەڤیناسۆ لە یەکی کانونی دووەمی ساڵی 1986 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی لەدایک بووە لە خوێندنگەی سورکێو کە تێدا خوێندکار بوو لە کاری شانۆیی دەکرد. هەروەها چەند ساڵێک لەمەوبەر یەکەمین ئەزموونی پێشکەشکردنی لە رادیۆ و تەلەڤیزیۆنی پارێزگارانی پارتی پارێزگارانی کوردستانەوە دەستی پێکردووە پاشان چۆتە رادیۆنەوە و بۆ ماوەی زیاتر لە ساڵێک پێشکەشکاری سەرەکی بەرنامەی سروەی نەوا و بەرپرسی هەماهەنگی بەرنامەی ئەم رادیۆیە بووە. تاوەکو ئێرە ئەڤین ئاسۆ ناوبانگێکی باشی بۆ خۆی کۆ کردبەوە بەڵام دواتر دەچێتە کۆمپانیای ئار لەوێوە ناوبانگێکی ئەگجار زۆر بۆ خۆی پیا دەکاتن و دەتوانین بڵین تەواوی کوردستان ئەم خاتونە دەناسێتن لە ڕێگای کاری ئەو کۆمپانیایەوە. دواتریش کەناڵ چار و بەرنامەی ئەڤین ژن و ژیانەوە ناوبانگێکی زۆری پەیدا کرد. ئەو بەرنامانەی تاوەکو ئێستا کاری پێشکەشکاری تێدا کردووە. پرۆگرامی فەلەک من جیاوازم تۆ نمونەی ملیۆنێرە ئارامۆشە و ئەڤین ژن و ژیان تا ئێستا لە هەریەکە لە کەناڵە ئاسمانیەکانی زاگرۆس تیڤی و کۆڕک و کەناڵ چار و کورد ماکس و نێتیڤی کاری کردووە. نزیکەی 2 ساڵ بوو خاتو ئەڤین ئاسۆ هیچ زەنگێکی نەمابوو نە لە سۆشیال میدیا نە لە تیڤی دەردەکاوت بە هیچ جۆرێک هیچ کەسێک هەواڵی ئەو خاتونەی نەدەزانی و کەسە نزیکەکانیشی هیچ زانیاریەکیان بە خەڵک نەدەدا. لە کۆتاییدا ئەڤین ئاسۆ ئەم ساڵەکە ماجی 3 لە ڕۆژی ئافرەتان پۆستێکی لە ئینستەگرامی خۆی کرد وەکو هەموو جارێک پشتگیری خۆی بۆ ئافرەتان دووپات کردەوە و هەموو کاتێک پشتگیری ئافرەتان دەکا. لە سەرەتای ئەم ساڵ چەند خاتونێک کوژران یەکێک لەو ئافرەتانە ماریە کە دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا. وابزانین ئەمە هۆکارێک بوو ئەڤین ئاسۆ بێتە جواب و پۆست بکاتەوە بەڵام ئەم پۆستەی کۆتا پۆستی نەبوو چەندین پۆستی تر دوا بە دوای یەکتری لە ئینستەگرامەکەی بڵاوی کردەوە وەکەم و زۆر لە ئێستادا بەدەر دەکەوێتن لە سۆشیال میدیا و لە کۆتا وێنەشی لە وڵاتی تورکیا لە شاری کەپەتۆکیا چاوێنەیەکی خۆی بڵاو کردوتەوە. لەو وێنانەشدا شتێکی سیر بەدی دەکرێتن وا پیشان دەدا ئەڤین ئاسۆ لە دەستی ڕاستی ئەڵقەیەکی لە دەستا. ئەمە ژوا دەکاتن کە ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە ئەڤین ئاسۆ لە ئێستادا لە دەستگیرانداریدایە لەگەڵ کەسێک. واروە ئەڤین ئاسۆ لە مانگی ڕەمەزان ئەو سەفەرەی کردبوو بۆ ئەوەی هیچ کوردێک یاخود هیچ کەسێک لەو مانگە پیرۆزەدا ناچێتە وڵاتی تورکیا و لە کاتی ڕەمەزاندا ئەویش ئەو هەڵەی هەڵقۆستەوە بۆ ئەوی هیچ کەسێک نەیبینێتن ڕاستەخۆ چۆ وڵاتی تورکیا و لە شاری کەپەتۆکیا وا دیارە لەگەڵ دەستگیرانەکەی تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە ئایا ئەم ئەڵقەیەی دەستی تەنها بۆ جوانیە یاخود ئەو دۆنگۆیان هەمووی ڕاستن. واتە لە ئێستادا دەتوانین بڵێن خاتو ئەڤین دەستگیراندارە وەروەها
باز لەوەش کراوە وە کەسێکی نزیک ئەڤین ئاسۆ باسی لەوە کردووە ئەڤین ئاسۆ وتویەتی هیچ کاتێک هاوسەرگیری لەگەڵ پیاوی تورک ناکەم پێم خۆشە لەگەڵ پیاوێکی کورد هاوسەرگیری بکەم وا دیارە هاوسەرەکەی یاخود دەتوانین بڵێن دەستگیرانەکەی لە ئێستادا کەسێکی کووردە و وەسەتا سەد ئەو کەسێک کە هەڵی بژاردووە پیاوکە کووردە بەڵام تاوەکو ئێستا هیچ وێنەیەکی بڵاو نەبووتەوە وا دیارە ئەڤین ئاسۆ نایەوێ هاوسەرەکەی بە میدیاکان بناسێنێتن و هیچ وێنەیەکی لەگەڵ لە سۆشیال میدیا بڵاو بکاتەوە نەوەکو وەکو کەسانی تر لە سۆشیال میدیا کە بینیمان لەگەڵ هاوسەرەکانیان وێنە ڤیدیۆخیان بڵاو کردەوە چیان بەسەر هات وا دیارە ئەڤین نایەوێ هەمان سیناریۆ بەسەر ئەویش بێتەوە وا دیارە پێی خۆشە ژیانی تایبەتی خۆی تایبەت بێت بەخۆی وەروەها ئەڤین ئاسۆ هەموو کاتێک گلەی ئەوەی لێ دەکەن کە ئەڤین دەستێکی بەڵای هەبووە لەوەی کە خانمە مۆدێل و مێکاپ ئارتیست و چەندین بابەتی تری لەم جۆرە بابەتانە کە ئەمڕۆ لەناو دنیای سۆشیال میدیا کە خەڵکێکی زۆر لەیان بێزار بوونە ئەڤین ئاسۆ دەستێکی باڵای هەبوو کە ئەوانەی هیناوەتە پێشەوە بە خەڵکی ناساندوون ئەو کاتانەی ئەڤین ئاسۆ کە ئەو کەسانەی لە پرۆگرامەکانی خۆی و لە پرۆگرامی تیڤەکەی خۆی ئەوانەی بانگێژ دەکەن لە ئێستادا ئەو کەسایەتیانە دەتوانین بڵێن لە تۆپن هەمووشیان زۆر بەناوبانگ بوونە بۆیە ئەڤین ئاسۆ بۆ تاوانبار دەکرێتن وەقات و ئەڤین لە ئێستادا هیچ نیازێکی نییە بێتەوە سەر تیڤەکان و ئەو زانیارانێ بە ئێمە گەیشتۆ و هیچ پرۆگرامێکی نوێشی نییە لە ئێستادا خەریکی کار و بزنسەکانی خۆیەتی و چەند بزنسێکی بچووکی هەیە وەروە ئەڤین ئاسۆ لە ئێستادا بە ژیانی تایبەتی خۆیەوە سەرقاڵە بەڵام دیار نییە بەیانی یاخود دوو بەیانی چی دەگوزارێتن ئەو خاتونەیە دووبارە دەگەڕێتەوە سەر تیڤەکان و یاخود وەکو هەموو جارێک لە کەناڵێکی تایبەت بە خۆی دادەنێتن و ئەم جارە خۆی سەرپشتی کەناڵەکە دەکاتن و وە پرۆگرامی ئەڤین ژن و ژیان لێ بەردەوام دەکاتن و یاخود دەگەڕێتەوە کەناڵی نێتیڤی کە تاوەکو ئێستا ئاشکرا نەبووە بۆچی لەو کەناڵە ڕۆیشتووە تێ بۆ خات و ئەڤین ئاسۆ بۆ ماڵە کۆمەت بنووسە پێت باشە دووبارە بگەڕێتەوە سەر تیڤی یاخود نا زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا